لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحان لواني سطح حفتاو لواني كاين تفسير القرآن بيروز بما وخزمتان ومبست رزامندي خواهي قول وهوادان ايوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذا طلقتم النساء فبلغن أجلهن فلا تعضلوهن أن ينكحن أزواجهن إذا تراضوا بينهم بالمعروف ذلك يوعظ به من كان يؤمن بالله واليوم الآخر ذلك يوعظ به من كان منكم يؤمن بالله واليوم الآخر ذلكم أزكى لكم وأطهر والله يعلم وأنتم لا تعلمون. بەڵێ خۆشەویستان، کۆتا ئايات لەو مەجموعە ئاياتێکەوە باز لە تەلاق دەکات لەو ئاياتە پیرۆزانە. خۆی گەورە دەفەرمێ وإذا طلقتم النساء فبلغن أجلهن کاتێکەوە خێزانەکانتان تەلاقدا گەیشتنە ئاخیری عیدەکەی فلا تعضلوهن ئیتر کە گەیشتە کۆتایی عیدەکەی فلا تعضلوهن أن ينكحن أزواجهن ئەوە فلا تعضلوهن دیارە نیداەکە لێرە لە بۆ وەلی ئەمرەکەی یاخود لە بۆ پیاوەکانی خۆی کە پێشترێ پیاوی بووە منعیان مەکەن کەوا ئەن ينكحن أزواجهن منعیان مەکەن کەوا مێردی دیکە بکەنەوە ئیدا تەراضوا بینهم بالمعروف بە شەرتێک کەوا لە بینی خۆیان ڕازی بوون بە یەکتری بە معروف شرعا وعرفا واتە شتێکی وانە بوو کە لەسەری ڕازی بوون مخالفی شەرع و عرفی خەڵکی بی ذلك يوعظ به من كان منكم يؤمن بالله واليوم الآخر. ئەوە بەڕاستی بەو ئاتانەی خوای گەورە کەسانێک ئامۆژگاری وەردەگرن لەنگۆ کەوا ئیمانی بەخوا بە ڕۆژی دوایی هەبی ذلكم أزكى لكم وأطهر ئەوها چاکترە و پاکترە لە بۆنگۆ والله يعلم وأنتم لا تعلمون. خوا دەزانی ئەنگۆ نازانن والله يعلم وأنتم لا تعلمون. جا لێردا لە سەرەتادا لە سەبەب نزولی ئەو ئاتەی وەکو لەو حەدیثێکەوە ئیمامی بوخاری و ترمذی و ئەبوو داود ڕوایەتیان کردێ معقیلی کوڕی یەساری مزنی خوای ڕاز دەفەرمی زوجت أختي رجلا من المسلمين على عهد رسول الله صلى الله عليه وسلم. دەفەرمی خوشکەکەی خۆم بە مێردا لە عهدی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەبەندامە پیاوێکی مسلمان فكانت عنده ما كان ئیتر ماوە لەلای ئەوەندی مایەوە ثم طلقها تطليقة پاشان طلاقێکی دا ولم يراجعها حتى انقضت العدة نەیجێڕاوە هەتاوەکو عیدەکەی تەواو بوو فهەویەها وهەویەته ئیتر بەڕاستی ئەو پیاوە پاشەوەی کەوا عیدەکە تەواو بوو دڵی لە بۆ ئەو ئافرەتەی چۆوە ئافرەتەکەش دڵی لە بۆ ئەو چۆوە فجاء يخطبها هاتەوە داخواست. طبعا وەکو گوتمان لە لەوانەکان ڕابردوو تەڵقەی یەکەم و تەڵقەی دووەم کەسێک خێزانەکەی تەلاقدا لە بۆی هەیە هەتاوەکو عیدە تەواو دەبی بیجێڕیتەوە بەڵام کە عیدە تەواو بوو نەیجێڕاوە ئەو لە تەلاق یەکەم و دووەم عیدە تەواو بوو نەیجێڕاوە لەو حاڵەتەی ئەو ئافرەتە پاشەوەی عیدەی تەواو بوو لە بۆی هەیە مێرد بکاتەوە لە بۆشی هەیە پیاوی یەکەمی بێتەوە داخوازی بە مارەیەکی نوێ مارەی بکاتەوە بە شەرتێک تەلاقەکە یەکەم و دووەم بی نابی سێیەم بی چونکە ئیسێمە کولەوانەی ڕابردوو یاخود لە دووانەی ڕابردوو باسمان کرد کەوا ئەگەر تەلاقەکە سێ بە سێ بوو یان سێمین تەلاق بوو لە حاڵەتەی لە بۆی نییە بیخوازیتەوە مەگەر مێردێشکە بکاتن و ئەوجا ئەو تەلاقی بداتەوە ئەوجا ئەو بیخواستەوە بەڵام لە یەکەم و دووەم هەتاوەکو لە عیدەی مابی ئەوە دەتوانین بیجێڕتەوە بەبێ مارەی بەڵام کە عیدەکەی تەواو بوو ئەگەر بێوێتەوە دەبی مارەی بکاتەوە بە عەقدێکی نوێ بە مارەیەکی نوێ ئیتر دەڵێ ئەو پیاوەکەوە خوشکەکەی وی تەلاقدا بوو دەڵێ عیدەکەی تەواو بوو بەڵام یەک تەلاقیدا بوو عیدەکەی تەواو بوو پاشی عیدەکەی دیسان دڵیان لە بۆ یەکتری چۆوە هاتەوە داخوازی فجاء يخطبها هاتەوە داخوازی فقلت له زوجتك وفرشتك وأكرمتك فطلقتها ثم جئت تخطبها
دەڵێ مش پێم گۆ ئەمن ئەو خوشکەی خۆم دایە تو بۆ خێزانت لەگەڵت ژیار ڕێزم لە تونا بەڵام ئەتوی تەلاقت دا ئێستا دەتەوێت دیسان بیخوازیەوە لا والله لا تعود إليك أبدا دەڵێم گوت نا والله مستحيلە ئەو ئافرەتە بگەڕێتەوە لای تو وكان رجلا لا بأس به دەی لەگەڵەوەش خۆ پیاوەکە پیاوێکی باش بوو لا بأس به وكانت المرأة تريد أن ترجع إليه وخۆشکەکەی ویش پێی خۆش بگەڕێتەوە لای بەڵام وەکو بڵێ ئەو بڕیاریدا تی سوێند خوار وتی نای بگەڕێتەوە لای فأنزل الله تبارك وتعالى هذه الآية خواهي قورأ وآتي دابزان وإذا طلقتم النساء فبلغن أجلهن إلى آخر آياتك فلما سمعتها معقل كريسار ضليكاتك وآتم جوليبو قلت سمعا لربي وطاعة تنبالي جمليبو وطاعتي جدكم سبحان الله يعني الصحابة وابوينا كأتكاني خواهي قوريان جوليبو يكسر سمع طاعان هبوة ثم دعوته فقلت أزوجك وأكرمك وكفرت عن يميني أو جاد الله بخوم بانقم كرد قلتم بله ما دام خواي قوري وادا فرمي بله ديسان أو خشكي خوم ددموتو ريزي شد لي دنيم ودرباري أو سويندك خواديتم كقولتم والله نادموتو أو لبو سويندكم كفار ددم كواتا براستي أو أول الموقفي صحابة خوان اللي راز برامبر بأتكاني خواي قوري تأدبيت شان هبوا ئامادە باشیەکیان تێدا بووە هەر فەرمانێک لای خوای گەورە بێ سوبحانەهو وتعالە سەرچاو و سەری خۆیان دابنێن و سەمع و تاعی لەبەوە بکەن نەک مجادلە بکەن نەک ئەولای لێ ببینتەوە ئیتر بەو شێوەی جا لێرە لە ئاەتەکەدا وإذا طلقتم النساء خوای گەورە فەرمی کاتێکەوە ئافرەتەکانتان تەلاقدا فبلغن أجلهن و گوتمان لێرەدا واتە ئەجەل و عیددەی تەواو بوو ئەو سێ حەیزەی کە گوتمان عیددەی مطلقەیە تەواو بوو فلا تعضلوهن أن ينكحن أزواجهن لو حالتي منعيان مكان كوا مرد بكنوا منعيان مكان كوا مرد بكنوا زلير ده خطابك لبو شيء وكزانان ده فرمون يكم لبو ولي أمري وآفرته طبعا آفراد براستي لإسلام ده لشرعي خوادا ببيب ولي أمر نابي مرد بكاتوا لا نكاح إلا بولي وشاهدي عدل هو حديث پیغمبر صلى الله عليه وسلم نكاح ناكري آفرتك مارا ناكرته إلا بوجود ولي أمري وهروها دو شاهد عدش أو زاو آفرتك كذبيان بوجنبو تبي ولي أمري هبيتن تبي ولي أمري هبيتن أجر هيز ولي أمري الشنبي أو لو حالتي قاضي وحاكمي مسلمان تبي ولي أمري أو آفرتي بهر حال دفرمي لبو ولي أمركانا أو آفرتانا منع مكان كوا ميرد بكن إذا تراضوا بينهم بالمعروف كاتك لنوان خويان هيك بينوا بتساكا فلا تعضلوهن هندق مفسرين دلين لبو ميردكاني قديم جدقرته إيوا هبوا أو كاتو إستاش هي كاتك وآفرتك طلاق دداتن منع دكالوي لباشا خوي نابي ميردي بكاتوا أو زلواني هرشي لهر بيا بكاك واديت داخوازي أو آفتك أو دستي لي بردا بەڵام نابی ئافرەتێک مادام ئەو خواستیتی و تەلاقیدا نابی پیاوێشکە بیخواستەوە خوای گەورە دەفەرمێ شتی وا مەکەن فلا تعضلوهن حەبسیان مەکەن و منعیان مەکەن کەوا لە دوایین گۆ مێرد بکەنەوە کەواتە خیتابەکە هەم لە بۆ وەلی ئەمرە هەم لە بۆ ئەو پیاوانی کەوا خێزانەکانی خۆیان مەنع دەکەن لە دوای تەلاقدان کەوا مێرد بکەنەوە ئەوە بە هەردوو شێوەیەدا ئەن ينكحن أزواجهن إذا تراضوا بينهم بالمعروف مير بكنوا لقال أواني كوا لبين خوان بيك دين بمعروف معروف أو كتنزارك باس ما كده أو كوا منكر نبي للشرع ده معروفة واتا شتيت شوا نبي كوا لقال شرع نجونزي وهرو اشتيت شواش نبي كوا لقال عرفي مجتمعش نجونزي بلكو بتساكا هم لديني خوا وهم لا عرفي خلتي بتساكا بيا اشتيت شوا لبيني نية كوا منكر بي للشرع ياخذ لا عرفي خلتي ما دام بيكتري رازينا ما دام هردو لا مسلمان أنكم منعيان مكان زليرة أزواجهن وكو أوي كوا أو حادثي كوا باس ما كر كأي معقل كوريا صار كخشك كيدا أبو كسيكو باشان أو كسات طلاقي دا طلاقي كم عدة كي بسرتو هاتو دا خواز كوا تلير دا بياوكي خوي لباشوي كوا طلاقي شدايان دو طلاقي دا لعدة كي نيجي راتو ما دام لعدة توابو لو حالتي لدواتري أجر بي خوازي توا بيوست بمارية تشينوي بي خوازي توا پێویستە بەمارەیەکی نوێ بیخوازیتەوە ناکرێ هەروەها بیجێڕیتەوە لێ پێویستی بە وەلی ئەمر هەیە موافق بی و هەروەها ژنەکە موافق بیتن ئەوجا دەیداتەوە جارکەواتە ئەگەر پیاوەکەی خۆی کە تەلاقی گیان دوو تەلاقیدا لە دوای کەواتەوە و عیدەتەوە بوو کە هاتەوە داخوازی بە وەلی ئەمرەکەی دەفەرمی خوای گەورە دەفەرمی ئەگەر بە یەکتری ڕازی بوون
منعیان مەکەن کەوا بگەڕێنەوە لای یەکتری منعیان مەکەن کەوا مارەی بکاتەوە بیان دەنێ وهروها کەواتە ئەزواجەهن بە اعتیباری ماکان لێرەدا دەفەرمی منعیان مەکەن بگەڕێن لای پیاوەکانیان کە ڕۆژێک لە ڕۆژان زەوجی بووە و ئەگەر بێت و بە نەوعێکی دیکەش إذا تراضوا بينهم بالمعروف أن ينكحن أزواجهن لێرەدا بە شێوەیەک کەس لێک دەدرێتەوە غەیری ئەو پیاوەی خۆی کەوا تەلاقیدایە لە پاشەوەی کەوا عیددەیتەوە بۆ ئافرەتە حڕەکەوە مێرد بکاتەوە ئەو جەگەر پیاوەکەی خۆی بێتە داخوازی بە اعتیباری ماکان پێ دەگوترێت زەوج ئەگەر پیاوێکی دیکە بێتە داخوازی کەوا لە مستەقبەلدا دەبیتە زەوج خوای گەورە هەر بە اعتیباری ما یەکون دەفەرمی ئەزواجەهن کەواتە بەو شێوەیە والله ئەعلەم ئیتر منعیان مەکەن کەوا لە دوای تەوابوونی عیددان مێرد بکەنەوە چ بە پیاوەکانی خۆیان کە پێشترێ پیاوبوون یان ئەوەتە بەو پیاوانەی کەوا دێن بەڵام بە شەرتێک هەردووک بە یەکتری ڕازن وزە لێرەدا مەوزوعی ڕازی بوون فعلا ئەوە هیچ هەممان دەزانین کەوا پیاوان دەبی ڕازی بن بەو ئافرەتی کەوا دەیخوازی هەممان دەزانین هیچ پیاوێک نێ با بڵێن ئیجبار بکرێتن و ژنانیش دەبی ڕازی بن ئەوجە کچ بیان بێوەژن بی دەبی ڕازی بی کەواتە بەڕاستی وەکو زانان دەفەرمون ڕازی بوونی کچەش شەرتە بەڕاستی یان لە بۆ وەلی ئەمر نییە ئیجباری بکە مەگەر لە حاڵەتێکی زۆر تایبەت کە وەکو پێی گوت وەلی مجبەر ئەوە لەو حاڵەتێکی تایبەتە بەڵام بەعام ڕازیبوونی هەردوو تەڕەف کوڕە و کچە بە یەکتری شەرتە لە بۆ دروستی نیکاحەکەی لە بۆ دروستی مارەیەکەی والله ئەعلەم لەبەر خۆی دەفەرمێ ئیدا تەڕاضەو ئەگەر ڕازی بوون ئەگەر ڕازی نەبوون بە یەکتری یەک لەو دوو تەڕەفە ئەوە ناکرێ ئیجبار بکرێ ذلك يوعظ به من كان منكم يؤمن بالله واليوم الآخر براستي أويك وكسانك أموجقاري لأتكاني خواهي قولي وردقرن أواني كوا إيمانيان بخوا وبروج دوائيه كواتا لقدر إيمان بخوا سبحانه وتعالى بروج دوائي كسانك أموجقاري وردقري وجيب زيدكاتن ئەوەی کەوا ئامۆژگاری وەرناگرێتەکانی خوای گەورە ئەوەی کەوا ئاەتەکانی خوا جێبەجێ ناکە خەلەل لە ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە ذلكم ئەزکا لەکم وئەطهەر ئەو جا دەفەرمی ذلكم ئەوەی کەوا خوا فەرمانتان پێ دەکات لەو ئاتە و لە باقی ئاتەکان ئەزکا لەکم وئەطهەر جێبەجێکردنی ئاتەکانی خوای گەورە لەو حاڵەتە و لە هەموو حاڵەتەکان ئەزکا لەکم وئەطهەر ئەزکا لەکم بەمانای ئەوەی کەواتە لە بۆنگۆ باشترە تەزکیە با بڵێن ئەزکا لە زەکات و تەزکیە هاتێ بەمانای زیادبوون دێ واتە دەبی تەمایەی ئەوەی کەوا ئاتەکانی خوای گەورە جێبەجێ بکەن ئیمانتان پێنەما بکە نەشونما بکە زیاد بکە ئەعمالتان کردەوەی چاکتان کەواتە بەڕاستی جێبەجێکردنی هەر ئاتێک لە ئاتەکانی خوای گەورە دەبی تەمایە ئەوەی کەوا ئیمانت پێ زیاد بکە ئەعمال و کردەوەی چاکت پێ زیاد بکە و ئەطهەر و هەروە دەبی تەمایە ئەوەی کەوا لە گوناه و تاوانەکان پارێزراو بی کەواتە بەڕاستی و قاعدەیەکی زۆر جوانە جێبەجێکردنی ئاتەکانی خوای گەورە دەبی تەمایەی زیادبوونی ئیمان و کردەوەی ساڵح و هەروەها دەبی تەمایەی ئەوەی کەوا و ئەطهەر پاک و خاوێن بنەوە لە گوناه و تاوان خوای گەورە لە گوناه و تاوانتان خۆش بی و بتان پارێزی لەوەی کەوا گوناه و تاوان ئەنجام بدەن والله يعلم وأنتم لا تعلمون جا خوای گەورە دەفەرمێ والله يعلم الله سبحانه وتعالى دەزانی و ئەنگۆ نازانن کەواتە لێردا لەو ئاەتە کە خوای گەورە باسی کرد مەسەن ئەو ئافرەتێکەوە تەلاق درا پاشە عیدەکەی تەواو بۆ مێردەکەی خۆی یاخود یەکێک کە هاتەوە داخوازی مادەم بە یەکتری ڕازینە و هەردوو لا موسڵمانن ئەنگۆ منعیان مەکەن لەبەرەوەی خوا دەزانی چ باشە و ئەنگۆ نازانن خوا دەزانی چ باشە ئەنگۆ نازان ئەوجە لەو حاڵەتە بە تایبەتی وە لە هەموو حاڵەتەکان بەگشتی ئەسڵ لە موسڵمان ئەوەیە کەوا تەسلیمی فەرمانەکانی خوابی سبحانه وتعالى ئەسڵ لە موسڵمان ئەوەیە کەوا تەسلیمی فەرمانەکانی خوابی لەبەرەوەی خوا دەزانی وأنتم لا تعلمون علمي بشر نسبة بعلم خوا لا شيء كواتو وأنتم لا تعلمون مقابل بعلم خوا هرچند عالم بي هیچ نازاني أتو كواتا ناكري براستي كاتك وآتك جولي دبلات كان خواي قوله فرموديك جولي دبل فرموده كان پیغمبر صلى الله عليه وسلم كأيش وحي براستي أتو بعقلي خود درچي پيناكي وحكمتكي تيناكي معارض بي ناكري اگر مسلمانی ڕاستەقینەی دەبێت سەمعا وطاعة ناکرێ مناقەشەی فەرمانەکانی خوا پێغەمبەر کولی بەر ئەوەی الله يعلم وأنتم لا تعلمون خوا دەزانی والله يعلم وأنتم لا تعلمون خوا دەزانی ئەتو نازانی لەبەرەوەی خوای گەورە سبحانه وتعالى مستقبل و غەیبیش دەزانی خوای گەورە دەزانی ئەو شتانی کەوا فەرمانتان پێ دەکات مەسلەحەت و
با بڵێن چاکەی دنیا و قیامەتتان تێدا، بەڵام ئێمە هەتا حەدێکی مەحدود دەبینین، نازانیت چ لەو دیو هەیە. کەواتە بەڕاستی ئەوە زۆر مهمە لێرە و لە هەموو ئەحکامەکانی خوا سوبحانە وتعالە بەو شێوەی ملکەت بین و تەسلیمی فەرمانەکانی خوای گەورە بین، بەوەی کەوا ئێمە نازانین خوا دەزانی سوبحانە وتعالە بەندەی ڕاستەقینە ئەو بەندەیە کە بەو شێوەی تەعامل و هەڵسوکەوت دەکات. لە خوای گەورە دەپاڕێنەوە بەو شێوەی هەڵسوکەوت بکە لە کاتەکانی خوای گەورە سوبحانە وتعالە کە ئەو پەڕی سەمع و تاعەمان هەبی و هەر شتێک هات لەلایەن خوا و پێغەمبەری خوا بەبێ دوودڵی و بەبێ تەڕەدود هەمووی جێبەجێ بکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.